یکریزیا ناومالا کردی لروجافای کردستان و تایبت پشتی راگهاندنا نرینک سیاسی یا هفوش د 16 وی مهدا جالی انا کسی و پارتی نکتیان اجتماعی کرد و لجم پارتی باشور کردستان جی دبه جه دلخوشیه. علی حسین اندام انجمن سرکردایتی پارتی دموکرات کردستان پدکه لهواتن و یکریزیا ناومالا کردی لروجاوا گرنگ دبینه و تکز دکه او لهواتن جه انجام ریکفتن سال 2014 نیه دهو که کوب سرپرشتیاری سروک بارزانی بو و پشتوانی خوشی جوه لهواتنه را رادکینه. او هنگاوی استا لنوان هر دولای ناکوک لروجاوا با آمدبونی امریکا با آمدبونی نونری امریکا اما به هنگاوی ایجابی دزانین و به تأکیدش پارتی دموکراتی کردستان و به تایبەتی سەرۆک مەسعود بارزانی پشتریش ڕۆلی گرنگ و ڕۆلی کاریگەری هەبووە و ئەگەر بگەڕێینەوە بۆ ڕێککەوتنامەی 2014 دهۆک بۆ چوونی ئێمە ئەگەر اتفاقیەی دهۆکی 2014 بە سەرپەرشتی سەرۆک مەسعود بارزانی جێبەجێ کرابایە تأكيد دبوه هوكارو هاوكاريك بو اوي كومالغي نيو دولتي بيت سر خد ورنگا بريارتي نيو دولتي وكو برياري 688 درچو بايا روج اوي كردستان باريز راو بايا اندامکی جوات توگر گورانجی لهواتنا عالیین سیاسی لروجافای کردستان به پیویست زانه و دبیجه گاوکه پیروزه. هنگاوی چی زور گرنگ و پیروزه اگر بیتو او هێزوو توانایی لەوێ هەیە یەک بگری هەر یەکێک بەشدار بێت لە نزیکردنەوەی ئەو لایەنانە ئێمە دەستخۆشیان لێ دەکەن بە تایبەتی زۆر پێویستە کە لایەنێکی دەرەچی بەهێز وەکو ئەمریکا تێدا بەشدار بیتن چونکە زامن دەبێتن بۆ ئەوەی ئەو یەکڕێزیە بەردەوامی هەبی و هێزێکیش دەداتە ئەو تەباییە تاکو بگەن بە ئامانجەکانی خۆیان. ده 16 وی مهدا هر دو عالیین سیاسی لروجاوای کردستانه انکسه و پارتی نیکتیان اجتماعی کرد لباجار حسکه به آمده بونا نونر امریکای و فرماندار گشتی حسده نرینک هفبش یا سیاسی راکاندن و تیدا رولا سروک بارزانی و سروک هرما کردستان بلند نرخواندن. ریکفتنا دهو که سال 2014 جبو نزدیکبونا عالیین سیاسی لروجاوای کردستان به سرپرشتیاری سروک بارزانی بو بنگهک اونها جارکدین او بنگه نو و نوجند به آلیین سیاسی ین باشور کردستان جی یک ریزیا نومالا کردی لروجاوای کردستان جبو پیش روجاوا گرنگ و به پیویست نرخینن. زردشت همه کردستان 24 هولر